ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی ئاوڕیانی ئاوکار ماتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەوا. کۆبوونەوەی ناڕەزایی چالاکانی مەدەنی و ژنان لە شاری سنە دژی پشڕاستکردنەوەی حوکمی سێدارەی پەخشان عەزیزی. ناڕەزایەتی بنەماڵە دادخوازەکانی کوردستان و ئێران لە سزای ئەعدام. بەرزڕاگرتنی یادی هەژار مام خوسرەوی لە شاری بۆکان. دەست بەسەرکردنی سێ شارۆمەند لە سنە و نەغەدە. کۆبوونەوەی دایکانی شۆڕژگێر لە ڕۆژاوای کوردستان دژ بە تورکیا. خۆپێشاندانی چالاکانی کرێکاری و سیاسیان کارا دژ بە دەوڵات. ناڕەزایەتی چالاکانی سیاسی و سنفی لات حوکمی زیندانی ئەحمەد درەخشان. کۆبوونەوەی کرێکارانی کیشجووب لە دوورگەی کیش. پێنجەمین هەفتەی ڕێپێوانی خەڵکی عێراق دژ بە پیسی هەوا. ناڕەزایەتی نەتەوە یەکگرتووەکان و مامۆستایانی ئەمریکا لە حوکمی پەخشان عەزیزی. و چالاکی ئێرانیانی ئازادی خواز لە فرانکفۆرت و هانۆڤەر دژ بە ئێعدام. کۆبوونەوەی ناڕەزایی چالاکانی مەدەنی و ژنان لە شاری سنە دژی پشڕاستکردنەوەی حوکمی لە سێدارەدانی پەخشان عەزیزی. ڕۆژی چوارشەممە 26 بەفرامبەر کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و ژنانی شاری سنە دژ بە پشڕاستکردنەوەی حوکمی لە سێدارەدانی پەخشان عەزیزی ژنە چالاکوانی کورد لەلایەن دادگای باڵای ڕژیمی ئێران لە بەردەم بینای پارێزگار کۆبوونەوەیەکی ناڕەزاییان بەڕێوەبرد. خۆپێشاندەران خوازیاری هەڵوەشاندنەوەی دەستبەجێی ئەم حوکمەن کە سەپاوە بەسەر پەخشان عەزیزیدا. لەم کۆبوونەوەیەدا چالاکوانێکی ژن بەیاننامەیەکی خوێندەوە کە تێیدا حوکمی لە سێدارەدان بۆ پەخشان عەزیزی و پەسەندکردنی لەلایەن دادگای باڵای ڕژیمی ئێرانەوە بە زاڵمانە وەسفکرا و لەسەر پێویستی کۆتایی هێنان بەو جۆرە حوکمە جەخت کرایەوە. ناڕەزایەتی بنەماڵە دادخوازەکانی کوردستان و ئێران لە سزای ئەعدام. بنەماڵە دادخوازەکانی کوردستان و ئێران ڕۆژەی سێشەممە 25 بەفرامبەر لە دوو کۆبوونەوەی جیاجیادا سەپاندنی سزای سێدارەیان بەسەر پەخشان عەزیزی و چەند بەندکراوی سیاسی دیکە بە توندی مەحکوم کرد. لە شاری سەقەز بنەماڵە دادخوازەکانی ئەو شارە لە ماڵی هەمیشە زیندوو دانیال پایبەندی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا کۆبوونەوە و وێڕای نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئاواتی قوربانیانی سەرکوتی ڕژیم خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی و وریشە مرادی بوون. لە شاری تاران بنەماڵە دادخوازەکانی ئەو شارە لە ماڵی نەمر سیاوەش مەحموودی کۆبوونەوە و وێڕای ڕێزلێنان لە یادی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئەعدام و کۆتایی هێنان بە سیاسەتی سەرکوت بوون. بەرزڕاگرتنی یادی هەژار مام خوسرەوی لە شاری بۆکان ڕۆژەی سێشەممە 25 بەفرامبەر بنەماڵە دادخوازەکانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان هاوکات لەگەڵ چاڕۆژی لەدایکبوونی هەژار مام خوسرەوی گیانبەختکردووی ڕێگای ئازادی یادی ئەو هەمیشە زیندویان بەرزڕاگرت. هەژار مام خوسرەوی لە ڕێکەوتی 26 خەزەڵوەری 1401 تاوی هاوکات لەگەڵ ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان بە فیشەکی بە کرێگیراوێکی ڕژیم گیانی بەخت کرد و تێکەڵ بە کاروانی نەمران بوو. ڕۆژی ڕابردوو بنەماڵە دادخوازەکانی بۆکان لە ماڵی باوکێ و گیانبەخت کردووە کۆبوونەوە و بۆ جارێکی دیکە یەکڕێزی و یەکگرتووی خۆیان بۆ ڕووبەڕووبوونەوە لەگەڵ کۆماری پەت و سێدارە دووپات کردەوە. بەیانیەی 5 مامۆستای ئاینی بۆ هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی. مامۆستایانی ئاینی کوردستان ڕۆژی سێشەممە 25 بەفرامبەر لە بەیاننامەیەکدا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی و وریشە مرادی بوون. مامۆستایانی ئاینی لە بەیاننامەکەیاندا خوازیاری پێداچوونەوە و بە پەروەندەی پەخشان عەزیزی و وریشە مرادی و سەرنجدان بەو بەڵگەنامانە بوون کە سەلمێنەری بێتاوانی ئەو دوو بەندکراوە سیاسیە. واژۆکارانی ئەو بەیاننامە هەروەها ڕایانگەیاندووە کە سەپاندنی سزای سێدارە بەسەر ئەو دوژنە شۆڕژگێڕە کۆمەڵگای تووڕە کردووە و نێوخۆ و دەرەوەی وڵات سەبارەت بە دادڕاسی نادادپەروەرانەی بەندکراوانی سیاسی نیگەرانن.
ئەرکی حکوومەت پێدانی دڵنیایی بە کۆمەڵگایە نەک تێکدانی ئاسایشی خەڵک. مامۆستانی ئاینی لە کۆتایی بەیاننامەکەیاندا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارە و ئازادی بەندکراوانی سیاسی بوون. دەست بەسەرکردنی سێ شارۆمەند لە شارەکانی سنە و نەغەدە. ڕۆژی دووشەممە 24 بەفرامبەر سێ شارۆمەندی خەڵکی شارەکانی سنە و نەغەدا بە ناوەکانی فەرهاد منبەری، جەلال محەممەدی و خالد محەممەدی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتەکان هێزەکانی اطلاعاتی سپای پاسەران لە شاری سنا هێرشیان کردوتە سەر ماڵی فەرهاد منبەری لە گوندی نێر و ناوبراویان بەبێ بەڵگەی قەزایی و بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە. لەلایەکی دیکەوە هێزەمنیەکانی حکوومەت لە شاری نەغەداڵیان کوتاوەتە سەر ماڵی جەلال و خالد محەممەدی و ئەو دوو هاوڵاتیان بە توند و تیژیەوە ڕفاندووە. تا کاتی داڕشتنیم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر وەکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ئەو سێ شارۆمەندە لە بەردەستانیە. کۆبوونەوەی دایکانی شۆڕژگێڕ لە ڕۆژاوای کوردستان دژ بە تورکیا. ڕۆژی سێشەممە 25 بەفرامبەر دایکانی شۆڕژگێڕی ڕۆژاوای کوردستان بە هەڵگرتنی چەک ئامادەی خۆیان بۆ بەرگریکردن لە دەستکەوتەکانی خۆبەڕێوەبەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی باکووری سووریا دووپات کردەوە. دایکانی شۆڕژگێڕ لە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیدا وێڕای شەرمەزارکردنی هێرشەکانی تورکیا و گروپە جیهادیەکانی سەر بە وڵاتە بۆ سەر کۆبانی و منبج خوازیاری یەکڕێزی و یەکگرتووی کوردانی هەر چوار پارچەی کوردستان بۆ بەرەنگاربوونەوەی مەترسیەکان بوون. لەلایەکی دیکەوە ژنان و پیاوانی شۆڕژگێڕی ڕۆژاوای کوردستان بۆ لە کارخستنی تەبلیغاتی ساختەی تورکیا دەنگی فەرماندەکانی بەرەی شەڕ تۆمار و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکەنەوە بۆ ئەوەی ورەی خەڵک بەرز ڕابگرن و فریوی پرۆپاگەندای دەوڵەتی تورکیا نەخۆن. خۆپێشاندانی چالاکانی کرێکاری و سیاسی ئەنکارا دژ بە دەوڵەت. ڕۆژی سێشەممە 25 بەفرامبەر کۆمەڵێک لە چالاکانی کرێکاری و سیاسی دانیشتووی شاری ئەنکارا لە کۆبوونەوەیەکدا دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتی سەرکوتگەرانەی دەوڵەتی ئەردوغان و دەست بەسەرکرانی سێ شارەداری هەڵبژێردراوی خەڵک لە ئەکدنیز نیشاندا. لە کۆبوونەوەیەدا سەرکوتگەریەکانی حکوومەتی تورکیا و سیاسەتی فری و درۆی دەوڵەتی ئەردوغان کە هاوکات لەگەڵ بانگەشەی بۆ ئاشتی میلی نوێنەرانی ڕاستەقینەی خەڵک دەست بەسەر دەکات شەرمەزار کرا. خۆپێشەندەران بە وتنەوەی دروست خوازیاری کۆتایهێنان بە سیاسەتی سەرکوت و ئازادی شارەدارانی دەست بەسەرکراو بوون. جێگای ئاماژەیە کە دەوڵەتی تورکیا پاش دۆڕانی هەڵبژاردننی شارەوانیەکانی باکووری کوردستان بە خەڵک چەندین شارەدار و شۆڕایی شاری دەست بەسەر و لە 100 شارەداریدا قەیومی داناوە. ناڕەزایەتی چالاکانی سیاسی و سنفی لە ئاست حکمی زیندانی ئەحمەد درەخشان. زیاتر لە 600 نووسەر، معەلیم، هونەرمەند، چالاکی سیاسی و مەدەنی لە ئاست سەپاندنی سزای زیندان بەسەر ئەحمەد درەخشان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان لە قیدووی دادگای ئینقلابی کەرەج ئەحمەد درەخشان چالاکی سیاسی فەرەنگیانی ئەو شارەی بە تۆمەتەکانی چالاکی تەبلیغی دژی نظام و پرۆپاگەندا دژی نظام لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە 1 ساڵ زیندان، 2 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات، قەدەغەی ئەندامەتی لە گروپ و ڕێکخراوەی کۆمەڵایەتی، دوورخرانەوە لە پیشەی معەلمی و هەروەها قەدەغەی کارکردن لە ئیدارە دەوڵەتیەکان مەحکوم کردووە. کۆبوونەوەی کرێکارانی کیشچوب لە دوورگەی کیش. ڕۆژی سێشەممە 25 بەفرامبەر کرێکارانی شاغڵ لە کارخانەی کیشچوب بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی کارخانەی کیشچوب ماوەی 3 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و بەڵێنەکانی خاوەنکار بۆ پێدانی داخوازیەکان جێبەجێ نەکراوە. بە وتەی کرێکارای ناڕازی 120 کارگەری شاغڵە بەشە جۆرا جۆرەکانی ئەو کارخانەیە هێشتا جێژنانەی ساڵی ڕابردوویان پەرداخت نەکراوە و بەهۆی نەدانی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی نیجتماعی تووشی کێشەی دەرمانی بوون. پێنجەمین هەفتەی ڕێپێوانی خەڵکی عێراق دژ بە پیسی هەوا. کۆمەڵێک لە دانیشتوانی شاری عێراق ڕۆژەی سێشەممە 25 بەفرامبەر بۆ پێنجەمین هەفتەی بەردەوام دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ئەو شارە بە تەندروستی خەڵک خۆپێشاندانیان کرد. ماوەی 5 هەفتەیە
خەڵکی عێراق لە ئاست سووتانی بەردەوامی مازۆت لە وزەخانەی شازەند و پیسکردنی هەوا ناڕەزایەتی دەرەبڕن، بەڵام هیچ ناوەندێکی دەوڵەتی بایەخی بە داواکاریەکانیان نەداوە. لە ڕۆژانی ڕابردوودا کارناسانی پزیشکی ڕایگەاندبوو کە لە ساڵی 2024 زاینیدا بەلانی کەم 30,000 شارەمەندی ئێرانی بە بۆنەی پیسبوونی هەوا گیانیان لەدەستەوە. ناڕەزایەتی نەتەوە یەکگرتووەکان و مامۆستایانی ئەمریکا لە ئاست حکمی پەخشان عەزیزی. ڕۆژەی سێشەمە 25 بەفرامبار کارناسانی نەتەوە یەکگرتووەکان و ژمارەیەک لە مامۆستایانی زانکۆ و خوێندکارانی فێمینیستی ئەمریکا لە دوو بەیاننامەی جیاجیادا ناڕەزایەتی خۆیان لە ئاست پشتڕاستکردنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی نیشاندا. بەپێی راپۆرتەکان شەهرزاد مۆجاب چالاکی سیاسی و سیلڤیا فیدریچی هاوڕێ لەگەڵ چەند مامۆستا و خوێندکاری زانکۆ لە بەیاننامەیەکدا خوازیاری کاردانەوەی توندی دامەزراوەکانی مافی مرۆڤ لە ئاست حکمی ئەعدامی پەخشان عەزیزی، وریشە مرادی و ڕێژەی بەرزی ئەعدامی ژنان لە ئێران بوون. هاوکات کارناسانی نەتەوە یەکگرتووەکان لە بەیاننامەیەکدا وێڕای دەربڕینی نیگەرانی لە ئاست ڕێژەی بەرزی ئەعدامەکان لە ئێران سەپاندنی سزای سێدارە بەسەر پەخشان عەزیزیان بە پێچەوانەی هەموو بنامەکانی مافی مرۆڤ زانی، وەک خوازیاری هەڵوەشاندنەوەی ئەو حکومە نادات پەروەرانە و ڕاگررتنی ئەعدامەکان لە ئێران بوون. لە هەواڵێکی دیکەدا ئازیتا کەتخۆدا چالاکی سیاسی و مەدەنی لە پەیامێکی ڤیدیۆیدا خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای سێدارەی پەخشان عەزیزی بوو. چالاکی ئێرانیانی ئازادیخواز لە فرانکفۆرت و هانۆڤر دژ بە ئێعدام. ڕۆژەی سێشەمە 25 بەفرامبار ئێرانیانی ئازادیخواز لە شارەکانی فرانکفۆرت و هانۆڤری ئاڵمان دژ بە ئێعدامی بەندکراوان لەلایەن کۆماری ئیسلامیەوە کۆبوونەوە. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ مانگرتنی بەندکراوانی سیاسی لە کارزاری سێشەمانەی نابۆ ئێعدام، ئێرانیانی ئازادیخوازی ئاڵمان لە شارەکانی فرانکفۆرت و هانۆڤر لە بەردەم نوێنەرایەتیەکانی کۆماری ئیسلامی کۆبوونەوە. بەشداربوانی ئەو چالاکیانە بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم خوازیاری هەڵوەشاندنەوەی دەستبەجێی سزای سێدارەی پەخشان عەزیزی، وریشە مرادی، عەباس دوریس، مۆجاهێد کورکور، بێهرۆز ئیحسانی، مێهدی حەسەنی و هەروەها بەندکراوانی پەروەندەی ئێکباتان بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە گیان لەدەستانی 32 فەلەستینی لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە. ڕۆژی سێشەمە 25 بەفرامبار ئەرتەشی ئیسرائیل لە ناوچەکانی دێربەلح و نەسیرات دوو خانووی کرد ئامانج و بۆ هۆیەوە 32 فەلەستینی گیانیان لەدەستە. هاوکات لەگەڵ دانوستانی ئاگربەستی نێوان حەماس و ئیسرائیل کە لە وڵاتی قەتەر بەڕێوە دەچێت، ئەرتەشی ئیسرائیل درێژە بە هێرشەکانی بۆ سەر غەزە دەدات و لە ئەنجامی بۆردومانەکانی ڕۆژی ڕابردوودا 32 فەلەستینی گیانیان لەدەستاوە و بە دەیان کەس بریندار بوون. هەرچەند هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ باس لە پەسەندکردنی پێشنووزی ڕێکەوتنامەی ئاشتی دەکەن، بەڵام هێشتا ئاکامی ڕێکەوتنەکە ڕوون نییە و بەرپرسانی دەوڵەتی ئەمریکا و ئیسرائیل ڕایانگەیاندووە کە شەڕی غەزە بە زووی کۆتایی دێت. بینەرانی خۆشەویست، گەشتیاواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.